مناڵی هەمال مەکەن مەیدەنە جادە بەخێوی کابۆتە مەیدەنە دایانگە و مەکتەب بەخێوی کابۆتە تەربێتی دابەر چەند ئیمام هەبووە لە 7 ساڵیە قورئانی لەبەر بووە لە 15 ساڵیە ئیمامی شافعی فتوای ئەدا مناڵەکەت 15 ساڵە نازانێت لەسەر ئاو خۆی پاک کاتەوە لەبەرەوەی تۆ تەربێتت نەداوە گورە جاری وا هەیە خۆت 80 ساڵی نازانی جوان خۆ پاکیتەوە بەڵام ئەزانی چۆن پارە پەیاکەی ئەزانی ڕۆژی چەند پەیاکەی بە زەمان دینە هەی ناکرد خوا بەڕەحمە بەڵام ئەوانەی تر دنیایە خۆم بەڕەحمن بابی لوچم هەمووی کۆکەمەوە بۆ خۆم لە کاتێکە لە قیامەتە مەسئولی یعنی پرسیارت لێ ئەکرێ بۆ مناڵت درۆی کرد بۆ مناڵت گوێنیدا بەرپرسی لە هەمووی بەخۆ بۆ مناڵت غەیبەتی کرد بۆ ئەو کچەت خۆی دانەپۆشی بۆ ئەو کچەت لەگەڵ کوڕ ڕۆشتە دەرەوە حەقت نەبوو